هونەرمەندی بواری نواندن و دراما علی ئەحمەد یەکێک لە ئاکتەرە دیارەکانی نیە ئەو بوارەیە کە نزیکەی 50 ساڵی تەمەنی خۆی تەرخان کردو بۆ خزمەتکردنی هونەر و دراما و لە چەندین دراما و شانۆشدا بە تایبەتی بینراوە و کاری کردووە و خزمەتێکی گەورەی بۆ بوارە کردووە. لە ئێستادا دەستگای میدیای کوردسات دیکۆ درامایەکی تایبەت بەم هونەرمەندە دروست دەکات و بە هاوکاری بێگومان ناوەندی هونەری زەنێ و لە ماوەکانی ڕابردووشدا کاری دیکۆدرامایان لەسەر چەندین هونەرمەندی گەورە کردووە کە بەشێکی زۆریان لەسەر شاشە جوانەکەی کەناڵی کورسات پەخش کراوە و لە ساڵی نوێژدا ئەمە یەکێک دەبێت لە نوێترین بەرنامە و ئەو دیکۆدرامانەی کە تایبەت بە هونەرمەندان دەکرێت. سلام علیکم، سلام علیکم. دواتر وەکو کوردەك هەموو جار گوتیتم چەند خۆشە مامۆستا عەلیمان هەیە. کەسایەتیەکە یعنی تو ئێستا دراماش تەلەڤیزیۆنی بکەی ئەگەر مام عەلی تێدابی کە دەنووسرێ عەلی ئەحمەد یەکسەر سەرنجی بینە ڕادەکێشی. ئەو زەمانە چەند خەتارە خۆشەویستانی هەموو برد. هونەرمەندێکی ئەکتیڤە، هونەرمەندەکە دەتوانین هەموو کارەشی کە هەر دەورەشی بدرێتێ دەتانی ئیبداع بکات تێدا. لە وەفا بە وەفایە لە پیاوەتی لێ دەچێتەوە. ئەمە گەورەیە بۆ ئەکتەری کورد لە هەولێر سلێمانی ئیشکا سلێمانی لە هەولێر ئیشکا، یعنی ئێمە زۆر پێویستمان بۆ پێکەوەیە. کاک عەلی ئەحمەد یەک لەو ئەکتەرانەیە کە بەڕاستی ڕۆلی خۆی بە جوانی بینیە. تەمەنام دەکرد پێشەوەی بمرم ڕەچیدەشی زۆر گەورە بەجی بێلم، درامایش ئەو هابی کە باسی هەموو مێژوونەتەوەکەم بکە.